چینەوە هەڵەبجە میوانێکی تایبەت لەسەر پرۆژەی سۆمای چاوانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان قسەمان بۆ دەکا. ئەویش بەڕێز نازەنین مستەفا بەرپرسی لقی هەڵەبجەی پرۆژەی سۆمای چاوانە. خاتون نازەنین سڵاوی خواد لێبێت، سەرکەوتن بۆ ئێوەکو پرۆژەی سۆمای چاوان. پێمان خۆشە بزانین جۆر و شێوازی هاوکاریەکانتان لە پارێزگای هەڵەبجە چۆنچۆنی بووە و لەسەر چ شێواز و میکانیزمێک ئێوە هاوکاری و هاوکاریەکانتان گەیاندۆتە مناڵانی بێباوک و بێسەرپەرشت و هەژار لە پارێزگای هەڵەبجەدا. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستخۆشی لە بەرنامەکەی ئێوە ئەەکەم کە میوانداریتان کردین بۆ گەیاندنی پرۆژەی سۆمای چاوان و ئەرک و چالاکیەکانی. ئێمە سەرەتا ڕێکخراوی سۆمای چاوان دەستگایەکی خێرخوازیە پشت بە هاوکاری خێرخوازان دەبەستێت و بە تایبەتی لە شار و شارۆچکەکان هەموو لق و ناوەندی تایبەتی هەیە. لە سلێمانی لە پارێزگای هەولێر، لە هەڵەبجەی شەهید، لە گەرمیان، لە سلێمانی تقریباً 500 مناڵی کەفالەت کردووە، لە هەولێر 700 مناڵی کەفالەت کردووە، لە هەڵەبجەی شەهید بەپێی پێویست ئێمە چونکە شوێنێکی داخراوە مناڵمان کەفالەت کردووە و بەس هاوکاری 250 مناڵمان کردووە. ئێمە لە هەڵەبجەی شەهیددا ئەرک و چالاکیەکانمان لەسەر کاری خێرخوازیە. لە مانگی ڕەمەزانە هاوکاری و خواردن و پارە بەسەر ماڵە هەتیوەکانە تەوزیعەکەین. داهاتی ئیم ساڵمان 52 ملیۆن بووە بەسەر ماڵە هەتیوەکانە تەوزیعمان کردووە و لە مانگی مەولوودا ئاهەنگی تایبەتیمان بۆ گێڕان و 150 مناڵمان هاوکاری کردووە بە بڕی 50,000 و لە جەژنی قوربانە 100 ماڵمان هاوکاری کردووە بە پێدانی گۆشت پیان. زیاتر کارەکانی ئێمە لەسەر کاری خێرخوازی دەڕوات. زۆر باشە نازەنین خان، ئایا ئەو منداڵانە چۆن هەڵدەبژێرێن لەوەی کە بچێتە ناو لیستەکەی ئێوە بۆ کەفالەتکردن یاخود بۆ هاوکاریکردن؟ ئێمە بۆ هەڵبژاردننی منداڵەکان پلەبەندیمان کردووە. ماڵەکە ئەگەر کەم دەستمن بە تایبەتی کرێکی بێت، موچەی مانگانەی نەبێت، منداڵێکی زۆری هەبێت، منداڵی قوتابخانەی زۆر بێت، ئێمە بەو پلەبەندیە مناڵەکە کەفالەت ئەەکەین. ئەگەر ئەو بابەتەمان نەبوو، مەسەلەن خانووی خۆیان هەبوو، موچەی نەبوو، دوو هەم پلەیە، مەسەلەن ئەگەر سێهەم پلەمان موچەیەکی کەمی هەبوو، خانووی خۆی هەبوو، ئەوە سێهەم پلەمانە کە ئێمە مناڵەکان کەفالەت ئەەکەین لەسەری. بە شێوەیەکی گشتی ساڵی 2019مان تێپەڕ کرد. سەرنجام وەکوڵێ هەموو چالاکیەکان لە کۆتایی ساڵا وەکو خەرمانێک پێشچاوەخرێن. ئێوە وەکو سۆمای چاوان لە پارێزگای هەڵەبجە لە ساڵی ڕابردوو داوەتە لە 2019دا کامانە بوون کۆی ئەو خزمەت و چالاکی و بەدەمەوە چوونانتان بۆ خەڵکی بێسەرپەرشت و هەژار و مناڵی بێباوک؟ ئەگەر بە شێوەیەکی گشتی کۆی هاوکاریەکان بەبینەر بڵێن چیتان کردووە بۆ مناڵی بێباوک و بێسەرپەرشت و هەژاری هەڵەبجەی شەهید؟ بە کۆی دەنگ هەموو هاوکاریەکانمان بە پارە 52 ملیۆن هەزار بووە بۆ هەموو مناڵەکان و لە مانگی ڕەمەزانە 250 ماڵمان بە خۆراک هاوکاری کردووە. لە مانگی مەولود جەژنی قوربانە 100 ماڵمان بە گۆشت هاوکاری کردووە. لە مانگی مەولوودا ئێمە 150 مناڵمان هاوکاری کردووە. تقریباً بڕی منداڵەکان هەموو دەچێتە 700-800 منداڵ. زۆر باشە. ئایا هیچ جیاوازیەک لە نێوان منداڵاندا دەکرێت جگە لەوەی کە ئاماژەت پێکرد پلەبەندیان بۆ دەکرێت لەوەی کە ڕەنگە هەبێ منداڵی پێشمەرگەیەک بێت یا کاتێک کە پرۆژەی سۆمای چاوان سەر بە ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامیە هیچ باگراوندێکی سیاسی لە نەزەر دەگرن لەوەی کە ئایا کۆمەڵ بن یاخود لە هەر جۆرە ئایدیایەکی حزبیان نەبێت لە پشتی خێزانەکانیان باوکیان ئەمانە کە پێشترەگە لە ژیاندا مابن، جیاوازی سیاسی دەکرێت لەوەیە کە منداڵی کەفالەت بکەن؟ نەخێر، ئێمە لەسەر دروشمی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا کار دەکەین. ئەنا وەکافل اليەتیمی کە هاتەینی فی الجەنە. هەتی و هەر هەتیوە ئایا حیزبی بێ یان بێلایەن بێ یان کەسێکی غەیرە حیزبی بێت، ئێمە بانگراوندی ئەوەی بۆ ئەەکەین کە ئەم ماڵە کەم دەست بێ یانە پێویستیان بە هاوکاری خێرخوازان دەبێت یانە ئێمە لەسەر ئەوە کار و چالاکیەکە ئەەکەین، چونکە نامانەوێت هیچ بانگراوندێکی حیزبی بە پرۆژەکەەوە دیار بێت، چونکە پرۆژەیەکی خێرخوازیە. زۆر باشە. کێ هاوکاریتان دەکات؟ تەڵانەوە دەوەکو دەستێکی ئەمینن زیاتر لەوەی کە هاوکاریەکان دابەش دەکەن و خەڵکە
فەقیر وەژارەکە دەستنیشان دەکەن کێنەوانەی کە هاوکاریتان دەکەن و هاوکاریەکان لەوەی کە قەیرانی دارایی لە ئارادا هەیە تا چەندە ئەگۆڕێت. ئێمە هاوکاریەکانمان زیاتر لەلایەن خێرخوازانەوە خی گەورە پاداشتیان بداتەوە و تەنسیق لەگەڵ ڕێکخراوەکانی تراکەین وەکو ڕێکخراوی سەروەری ڕێکخراوی دەستی هاوکاری لە هەولێر ئەو برادەوڵەمەنانە کۆمپانیاکان کۆمپانیای قەیوان مەسەلەن ئەو شوێنانەی کە داهاتی باشیان هەیە ئێمە سەردانیانەکەین بۆ کۆکردنی هاوکاری بۆ منداڵەکان و دابەشیان ئەەکەین بەسەریاندا. بەخشین تا چەندە هاوکارتانە؟ سپاس بۆخوا لە مانگی ڕەمەزان و جەژنی قورباندا هاوکاری مناڵەکانی پارێزگای هەڵەبجە دەکات. زۆر باشە نازانین خان ئایا لە ئێستادا پرۆژەی سۆمای چاوان هیچ پلانێکی نوێی هەیە بۆ داهات و بە تایبەتی لە ڕابردوودا دەمانبینی جیاواز لە هاوکاریکردنی منداڵەکان لە پێدانی سەبەتەی خۆراک یاخۆت پارەوە هاتن دایکەکانیان کۆ دەکردەوە خولی و ڕاهێنانیان لەسەر خەیاتی بۆ دەکردن دوایش مەکینێکی خەیاتیان پێدەدان بۆی کە لە ماڵە بتوان بژێوی ژیانی خۆیان پێدا بکەن. هیچ پرۆژەیەکی نوێتان لە ئارادا هەیە و بە تایبەتی گەر باسێکیش لەو پرۆژەی فێربوونی خەیاتیمان بۆ بکەیت. ئێمە ساڵی 2019 تەنسیقێکمان لەگەڵ بەرنامەی بەخشین هەبوو لە مانگی چوارە کە تقریباً 50 دایکێکمان کۆ کردەوە و خولی خەیاتیمان بۆ کردنەوە و بەرنامەی بەخشین خی گەورە پاداشتیان باتەوە سەر و مەکینە یا بە دایکەکان ئەمە لە ساڵی 2019 تا کە ئێمە خولی خەیاتیمانە بۆ ئینشاءالله بۆ ئەم ساڵیش بەردەوامە بین و پەروەردەی تایبەتمان هەبووە بۆ دایک و منداڵەکان ئێمە مانگانە هاوکاری تەوزیعەکەین 12 وانەی پەروەردەیمان هەبووە بۆ دایکەکان و کۆڕ و سیمینار و ئاهنگمان بۆ دایکەکان گرتووە خولی زانستیمان هەبووە ئاهنگمان بۆ گرتوون بۆی مناڵەکان دڵخۆش بن و بردوومانن بۆ گەشتی بەهارە گەشتی پاییزە مەسەلەن کە ئیم ساڵ لە سەری ساڵە ئێمە هەر یەکەم ڕۆژی سەری ساڵ پێشکەشمان کرد بە مناڵەکان و مناڵەکانمان گەشتی پاییزە و زستانە پێکرد. چه هەماهنگگیەکە لە نێوان ئێوە و لقەکانی دیکەی پرۆژەی سۆمای چاوان وە گەزانین لەوە چێ زۆربەی زۆری سەرمایەدار و دەوڵەمەندەکان کەوتی بێتنە پارێزگا فراوان و گەورە وەکۆڵێ چڕەکانی وەکو سلێمانی و هەولێر و دهۆکەوە لە کاتێکا زۆربەی زۆری سەرمایەدار و بازرگانەکانی هەورامان و هەڵەبجەش ئەگونجێ هەر لە سلێمانی بن. ئایا ئێوە بۆ کۆکردنەوەی هاوکاری پشت بە سەرمایەدار و دەوڵەمەندەکانی سلێمانیە بەسن یا تەنها سنووری شارەزور و هەڵەبجە و هەورامانات ئێوە دەتوانن هاوکاریەکانیان لێ وەربگرن؟ سپاس بۆخوا ئێمە زیاتر پشت بە خێرخوازانی هەڵەبجەی شەهید دەبەستین وەک مۆزەف و کارمەند و مامۆستا و موچەخۆرەکان و لە کاتی مانگی ڕەمەزاندا بە تایبەتی زیاتر ئێمە سەردانی کۆمپانیا و ڕێکخراوەکانی ترەکەین و تەنسیقەکەین لەگەڵیان بۆ هاوکاریکردنی منداڵەکان لە مانگی ڕەمەزاندا و جەژنی قورباندا. کاتێک پرۆژەی سۆمای چاوان پرۆژەیەکی متمانە پێکرا و کۆمەڵێ دەستی ئەمین بەڕێوەی دەبن و لە زۆربەی شار و شارۆچکە و قەزا و پارێزگاکانی کوردستانە لقتان هەیە و کەفالەتی مناڵی بێباوەکەن بۆچی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و وەکو پرۆژەی سۆمای چاوانیش بیرتان لە کارێکی سربەخۆیە و بەرهێنانێ نەکردوێتەوە تا ڕاستەوخۆ ئێوە لە خێرخوازەوەی نەگرن بیدەن بەهەتی و بۆچی کۆمەڵێ پرۆژەی و بەرهێنان یان بۆ منە پاڵپشتی ئابووری بەهێزتان دروست نەکردووە لە دروستکردنی مۆڵێک بێ بەنزینخانەیەک بێ غەسلێک بێ هەر بە پارەی خێرخواز سەرنجام بۆ کاری خێرخوازیش مەبەستمەوەیە لە زۆربەی زۆری وڵاتاندا ڕێکخراوە خێرخوازیەکان زۆرتر پشت بە دەرامەت و داهاتی نەتەوەیی ئەبەستن لە دروستکردنی باڵەخانە بێ بازار بێ بەنزینخانە بێ غەسل بێکردنەوەی دوکانێکی گەورە بێ تا بتوانن لەو ڕێگەیەوە ئیدی کەمتر پشت بە خێرخوازەکان بەستن و ئەمە بێتە سەرچاوەیەکی گەورەی داهاتی نەتەوەیش. دەستان خۆش بێ بۆ ئەو تێبینیە بەس ئێمە ئەو پارەی دێتە دەستمان وەقفی مناڵە هەتیوەکان دەکرێت بە پێی پارەکە ئێمە مناڵمان کەفالەت کردوە بە تایبەتی پارێزگای هەڵەبجەی شەهید من لقەکانی تر ناڵێم ئێمە ئەوەندە ئەتوانین پارەکە دێتە دەستمان تەسلیم بە خانەوادە
یەتیمەکانی ئەەکەین ناتوانین داهاتی کیوامان هەبێ کە هیچ پرۆژەیەکی پێ بکەینەوە چونکە ئەگەر پرۆژەکە لە حاڵەتێکە زەرمەند بێ پارەکە وەقفی هەتیوێکە و ئێمە بەڕێی کۆی زانایان ناتوانین دەستکاری ئەو پارەیە بکەین. زۆر باشە نازەین خان لەگەڵکردنەوەی دەرگای قوتابخانەکان هیچ پرۆژەیەکی تایبەتان هەبوو بۆ خوێندکاران جیاواز لەوانە پەروەردەییەکان کە تایبەت بە منداڵانی بێباوک؟ بەڵێ ئێمە کاتیکردنەوەی قوتابخانە قرتاسێمان بۆ مناڵە هەتیوەکان لە پارێزگای هەڵەبجەی شەهید خۆرماڵ سیروان دابەش کردووە و بە هەمان شێوە سەردانی باخچەکانی هەڵەبجەی شەهیدمان کردووە. هەر باخچەیەک چەند هەتیوی هەبوو بێ ئێمە بڕی 50,000مان بە مناڵە هەتیوەکەیاوە کە 6 باخچەی تێدا بووە، باخچەی پەریال لەندی، باخچەی هەڵەبجە، باخچەی شەونێم، باخچەی شنە. ئێمە سەردانی هەموو باخچەکانیشمان کردووە لە سەرەتای ساڵی خوێندنی نوێ. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز نازەنین مستەفا بەرپرسی لقی هەڵەبجەی پرۆژەی سۆمای چاوان. سپاس بۆی کە لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانەوەی بە هیوای سەرکەوتن و ماندوو نەبوون و درێژەدان بە پرۆژەکەتان ئینشاءالله.